زۆربەی کات ئەو کێشەی گەنجان پێوی دەناڵێن ڕەنگە بێکاری بێ و لە دۆزیری ئەو بەهرە و توانایە بێ کە هەیەە زۆر جار بەهۆی ئەو پەروەردەشی کە کراوین دەمانتوانی و ئاراستەیە گربین لە ژیانمانە کە ئەو بەهرە و توانایی هەمانە لە بوارێکا بیدۆزینەوە بۆیە هەمیشە پێویستە کە گەنج پشتبەخۆی بەستێ و بتوانێت ئەو بەهرە و توانایی هەیەی بیدۆزێتەوە و کەسانی دەوروبەریشی ئەو ناوەندانی کە تێدایەتی هاوکار و دەستگیرۆیی بن بۆ باسکردن لەم بابەتە و زیاتر گرنگیدان بە توانای گەنجان میوانداری دکتۆر ئەحمەد جەمال مانکرۆ ڕاهێنەری پرەپێدانی خوت و گفتوگۆ لەبارەی ئەم تەورەیە دەکەین. کاکتۆر بەخێر و سپاس بابەت دکتۆر ئەحمەد بەخێر بن. زۆر سپاس لە سێوەش خۆش با لەوە دەست پێ بکەین زین بەهرە و مەبەسمان چێ لە بەهرە و توانە گەنجێک چۆن بتوانێت لەم هەموو گرفتی بێکاری و ئەزمەی ئیشکردنەیە ئەو بەهرە و توانانەی خۆی بدۆزێتەوە. بسم الله الرحمن الرحیم و بهی نەستعین. دەستان خۆش بیت، ماندوو نەبن، بەرنامەیەک بێت باس لە گەنجان بێت و پێشکەشکارەکانیشی دوو گەنجی ئەکتیڤ و چالاک بن ئینشاڵڵا ئامانجی خۆی دەپێکیت. دووبارە دەستان خۆش بی بەڕاستی پەیام بەرنامەکانی بە شێوازێکی گشتی و ئەو بەرنامەی ئێوەش لەگەڵ ستافی دیکەش کە پێشکەشێکن الحەمدوللا شوێنی خۆی هەیە و متابعە و بینەری هەیە دەستان خۆش بی. ئەوەش ئەگەر هەر بەدەستپێکی پرسیارەکە وەڵامەکەوا بڵێین نمونەی گەنجی ئەکتیڤ وەکو ئێوەن کە کاتەکانی خۆیان ئاستی خوێندنیان و دابەشکردنی قۆناغەکانی ژیانیان حەقی خانەوادە و ماڵ و حەقی جەستە و سەحەت و تەندروستی و دواتر کۆمەڵێک ئەمانەتی وەرگرتن و گەیاندنی لەناو کۆمەلگا دەگوترێت گەنجی ئەکتیڤ و چالاک ئەوانن کە شوێن و جێپەنجە و دەستیان دیار بێت لە هەر شوێنێک کە بوون تەنانەت بۆ مارکێتێک بۆ پێداویستی خۆی ڕۆژانە کە دابینەکە ئەبێ کاریگەری لەوێ بەجێبێنی لە چێشتخانەیەک بە هەمان شێوە لە سەرکەوتنی لە وەسائیتێکی هاتوچۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەکارهێنانی ئەو مۆبایلێ بەردەستمان بەشێکی زۆری گەنجان ئەو ڕۆخاون ئەکاونتی تایبەتن ئافرین بۆ ئەو گەنجانەی لە ڕێ ئەو کاونتە تایبەتانە هەر کات بە فیڕۆ نابن بەڵکو بە ئامانجێکی دیاریکراوە هەوڵ دەدەن کاریگەری باش وەرگرن و کاریگەرێک و کارکتەرێکی باش بن لەسەر دەوروبەریان ئەوە نمونەی گەنجێکی ئەکتیڤ و چالاکە. زۆر دکتۆر با بچینە نێو خێزان وەکو یەکەمین وێزگەی ژیانی گەنجان و لاوان دواتری شەڵاق بەناوەکانی تر پۆلێنەکەین ڕەنگە دایک و باوکێک چەند ناڵێکیان هەبێ هەرێکێکیان لە بوارێکێکیان لە تەکنۆلۆژیا زۆر سەری لە کۆمپیوتەر بێکێکیان وەرزشێکی باش بکە ئەوە من نیم بتوانم بەهرەکانی خۆم یان هەست پێ بکەم یان کەشفی بکەم ئەوە چوار دەورەکەمە ئەبێ سەرنجی لەسەر من بێ و هەستکە لە فڵان بەجالام من وریاترم و ئەکرێک پەرەم پێ بدرێ هەست ناکەی خەلەلێک هەیە لە خێزانەکان یانوی هەموو مناڵەکان وەکو یەک بن واتە ئەمیان چەند وەرزشەکە حەزەکە ئەویش هەر ئەوەندە گرنگی بە وەرزشە هەر چۆن ئەمیان گرنگی بە تەکنۆلۆژیادا حەزەکە ئەوەی وەرزشەکەش گرنگی بە تەکنۆلۆژیاکە بدا قسەت لەسەر ئەمە چییە؟ بەڵێ وەڵا هەر دەستپێکی پرسیارەکە تقریبن بەشێکی وەڵامی تێدا بوو خێزان کاریگەری خێزان یعنی بەشێکی باوکان و داکان بالفعل هەست بەو جیاوازیە دەکەن لە هەڵس و کەوت لە بیرکردنەوە حتا لە شێوازی جوڵەی منداڵەکانیان جارێ بە ئێمە ئەوە بڵێن بڵێ هەندێک پێکهاتەی منداڵ لە سەرەتایی تەمەنیەوە کەوریاتر دیارە ئەکتیڤتر و چالاکتر دیارە یا جاری وا هەیە کوڕان لەگەڵ کچان جۆرێک جیاوازیان هەیە کاریگەری خۆی هەیە بەڵام ئێمە دروسترە لە ڕووی زانستیەوە بڵێن ئەو ژینگەی کە ئەو منداڵی تێدا ئامادە کراوە ڕاهێنراوە لەوانەیە لەو حاڵەتە دایکەکە بە جۆرێک مامەڵی کردبی ڕێک لەسەر ئەو منداڵە کۆپی بوو هەست پێ ناکات ئەی بۆ کوڕەکەی کەموانە بوو ئەی بۆ کچەکەموانە بوو یا بە هەمان شێوە لەو قۆناغی تەمەنی باوکەکەی لەوانەیە بە جۆرێک یا ئەندامەکانی ئەو خێزانە ژینگەی ئەو خێزانە جۆرێک بەرکەوتیان هەبووە بۆ نمونە توندوتیژ بوون یا بڕیاری خێرایان هەبووە یا بۆ نمونە حەزی خوێندنەوەیان هەبووە سروشتێکی کۆمەڵایەتی لەو کاتە لەو خانەوادە و خێزان ڕاستەوخۆ ئەوە کۆپی بووە لەسەر ئەو منداڵە و دواتری لەگەڵی ڕۆیشتۆ بۆ قۆناغی گەنجی و دواتر بۆ قۆناغی گرنگتر بۆیە کە دەگوترێت پەروەردەی خێزانی باشترین و کاریگەریترین پەروەردە ئەو ژینگەیە یا ئەو ئامادەسازیە ئەندامانی ئەو خێزانە لە دەوروبەریدا چ جۆرێک بیرکردنەوەی هەیە ئەها چەند دایچێک هەیە لەسەر منداڵەکانی هەمیشە دەستی لەسەر دڵێتی کوڕی خۆم کچی خۆم منداڵەکانم ئاوانەکەن ئاگدار بن خەڵک بێ متمان دێ ئەو منداڵە بەشێکی متمانەکەی لە نێو خێزانەکەی و لێ سەندراوەتەوە بەشێکی دیکە جەربەزەیی دایک و باوک و خانەوادەی ئەو خێزانە وریان زیرەکن پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێز ڕاستەوخۆ و گەنجە بەیانی گەنجێکی ئەکتیڤ و چالاک بووە ئەوە گرینگە بەڵام بەشێکی دیکەی هەرە گرینگتر لەوە دیسان لە هەر قۆناغێکی تەمەنمان بووین گەنجانی خۆشەویست دایک و باوکمان تۆمەتبار نەکەین
ژینگە تۆمەتبار نەکەین سیستەم و حکوومەت بەڵێ هەر کەسە بەرپرسیارەتی خۆی لە ئەستۆیەتی بەڵێ حکوومەتکە ئەگەر بەرنامی باشی نەبوو بۆ گەنجان بەڵێ ئەگەر خێزان بەڵام دیسان مادەم تۆ هاتی قۆناغی گەنجی خی گەورە عقل و حلم و حوسەڵە و توانای پێبەخشی خی گەورە وزەیەکی گەنجانی پێبەخشی بۆ ئەو ئیتیهامەکەی دەیفەرموو ئێستا کۆمەڵێک هۆکار لەبەردەستن کە پرسکەی کە ڕاوێشکەی کە بچی لە سنتەرێک کەسێکی ئەکتیڤ و چالاک بی تەنها بە دوای بەدەستهێنانی مەکسبێکی ژیان نەبی تەنها بە خۆدەرخستن نەبی لە ڕووی سوشال میدیا لە ڕووی جلوبەرگ لە ڕووی احتیماماتی ڕوخسارەوە بەڵێ ئەوانش پێویستە بەڵێ گەنج دەبی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی شکل و شێوەوە بەڵام هیچیان لەسەر حسابی هیچیان نەبی چەند گەنجانمان هەیە لە هەردوو ڕێگەزی جیاوازی قورآن و کچان ئەوەندە احتیمامێکی زیاتر بە ڕووکەش و ڕوخسار و باڵا و جلوبەرگەدا خەریکە کەسایەتیەکەی ئاگای لێ نییە خەریکە هەڵسوکەوت و یا ماریفەتەکەی یا خۆ ڕۆشنبیرکردنی لە ڕووی زمانی جیاوازەوە یا ڕووکردن هەندێک شوێن کە بزانی بەڕاستی بۆ دەسما ئەو شوێنە بۆ لەگەڵ ئەو جۆرە کەسانە هەڵدەست دادەنیشن من لێرەوە دەڵێن بەڕاستی بابەتی سۆزداری و خۆشەویستی چەندین گەنجان دەستخۆشیم لێرەوە بۆیان لە هەردوو ڕێگەزی جیاواز خاوەن بەهایەکی جوان بوون خاوەن کەسایەتیەکی باش بوون و لە ڕووی خوێندنەوە ئەکتیڤ و چالاک بوون بەڵام لەگەڵ ئەوەی لێشاوی خۆشەویستی پێشی پێگرتن هەموو شتێکی لێدارنین ئەخر بۆ ئاگاداری کەسایەتی خۆ یانی لێشاوی خۆشەویستی دکتۆر توانین بڵێ بەڕێگا نادروستەکەی دەتوانین بڵێن ناتوانین بڵێ هەر بە نادروستەکەی هەر بە مانایەکی فراوان خۆشەویستی دەبێت تەواوکاری کەسایەتی کوڕ و کچەکە بی بۆ یەکتر بەڵام من لە ئێوە ئەپرسم ناڵم هەر گەنجی سلبی ئەوە بیر بکەینەوە هەر بە مانایە فراوانەکان خۆشەویستی دارە ڕێگە لێ گیراو نییە نە لە کۆمەلگا و نە لە ئیسلامیشدا ئەگەر بەناوی ئیسلام بگوترێت بەڵام ئاسانکاریە وەکو دەڵێ ڕێنمای تەندروستە بۆ بەڕێگەداچوونێکی باش لەو شێوازە چەند گەنج هەبووە کۆمەڵێک بەهرە و توانای هەبووە ئەوائل بۆ لە زانکۆیەکان هەر ئەوەشی بۆ تەمایی ئەوەی کە کەسێک معجەبی بی لە ڕێگەزی جیاواز بەرامبەر یەکتر باشە بەڵام ئەوەندە بە خێرا بەو هەنگاوی خۆشەویستی ڕۆشتووە وای لێ هاتووە کەسایەتیەکانی ڕۆژ بە ڕۆژ دابەزیوە هاتۆتە خوارەوە هەندێک شتی سەرەکی هەبووە ئەوانی لەدەستداوە تەنها بۆ بە ئەنجام گەیاندنی ئەو جۆری بەیەکگەیشتنەیە ئەو جۆری خۆشەویستیە کە زیادەڕۆیی تێداکردنی بۆ تەمای بردننی بەرەو ئامانجێکە کە وەکو بڵێ شوێنێکی هەڵدەیر و مەترسیدا دکتۆر ئەحمەد یانی ئێستا زۆرێک لە گەنجانە بینی بۆڵەکان ینی ئەوکوتت بەرپرسیارەتی ئەو توانایی کە خۆیان هەیە هەمیشە ڕخنە لە حکومەت لە بارودۆغ لەو ژینگەیتیایە لە خێزان ئەگرن ئەمە بەڕاستی هۆکار ئەو ژینگەیە کەمانتیایە ژنیان هۆکار خۆشیان یعنی تا ڕادێک من ئەستۆی خۆشمە کە بۆن هەندێک توانە لە خۆما پێ بگەێنم هەندێک لێ هاتووی پێیا بکەم ئەو توانایانەی خۆم دۆزمەوە بەڵێ پرسیارەکە زۆر لە شوێنی خۆیەتی دەکرێت چۆن تەمەنی ئینسان قۆناغبەندی هەیە لە بیرکردنەوە لە هەڵگرتنی بەرپرسیارەتی وە لە ئەکتیڤ و چالاک بوون لەو جۆرە تۆمەت و گلەیانش من ئەو گلەیانە لە حکومەتەکەم لەو کاتێک کە لە ناوەندێکی خوێندنم و ناوەندێکی ئەکادمی و زانستی سەر بەزان کۆیە بۆن منە سەر بە حکومەتە لەوێەوە بەشێکی زۆری لە ڕووی سیستەم لە ڕووی منهەج لە ڕووی بەڵام لە ڕووی ماڵەوە لە ڕووی ئەکتیڤی لە ڕووی خۆشارەزاکردنەوە لێرەوە ئەستۆی حکومەت بەڵێ گلەی هەیە لە ڕووی ژینگەوە بەڵام دەی باشە ئەی ئەکتیڤی خۆم چالاکی خۆم خۆڕۆشنبیرکردنی خۆم دیسان لە چوارچەوەی ژینگەی دایک و باوک ئەو شوێنەی کە گەنج لە دایک و باوک دەیخوازێ کە بۆی فراهەم کا بۆی ڕێخا بەڵێ بەڵام لە ئەی لە ژینگەی دەرەوە یعنی پەیوەستە وەڵامی ئەو پرسیارە بەکات و شوێنی خۆی ئەو گەنجەی کە ئەکتیڤە چالاک من بازارێ ئەوە بڵێم لەگەڵ ئەو هەموو معانات و کەم تەرخەمی حکوومەت و دەسەڵات و هەر کەسێک بە ڕۆڵی بەرپرسیارەتی خۆی هەمیشە ئەو گەنجانی ئەکتیڤ و چالاک بوونە پێگەیان نەبووە شوێن و جێدەستیان نەبووە پێشوازی لێ نەکراون لەگەڵ ئەزمەی تەعین بوون کوان ئەو گەنجانە بێ ئیش و بێکارن کە کەسێکی ئەکتیڤ و چالاک بوون کە خاوەن بەهرە بوون کە خاوەن زمانی جیاواز بوون هیچ بیا دیسان لە ژینگەیەکی دیکەی دەرەوەی وڵات وەرە باە مەقسە بکەین فەرموو داتا و ئەحساکان لە بەردەستن ئەو وڵاتانەی کە زۆر پێشکەوتنی تەکنەلۆژیا و سیستەم و وڵات و ژینگە و هەموو شتێکیان ئایا گەنجی فاشیلیان نییە ئایا گەنجی دابراویان نییە لە خوێندن ئایا گەنجی مەیوس و بێزاریان نییە ئایا گەنجی وایان نییە کە بیر لە کۆتایی هاتن بە ژیانێکاتەوە بۆیە زۆر گرینگە بەڕاستی ئێمە هەمیشە ئەمەل وەرگین ئەمەل بدەین و بە گەشتبینی و بە جوانبینی و دنیا ببینین و خۆشمان ئەو جۆرە کەسانە بین تا چەند لەگەڵ چێ هەڵەستین و دانیشین هەر لە ڕووی بەشارەتەکانی ئیسلام و قورئانیشەوە وەڵاهی لەو ڕۆژانە ئەو فەرمایشتی پێغەمبەری خوام خوێندەوە سەڵات سلامی خوا لەسەر بێ بەڕاستی مای دڵخۆشیە کە زۆر جار گوێمان لێ بۆ بەزاری وایە لەگەڵ چەند بابەتێکی تێکەڵ چ ئەی خوێنیەوە بەڕاستی بیتە بەشارەتێکی دڵخۆشکەر من ڕێ ئەو بەرنامە جوانەی ئێوە وەکو بەشارەتێک بە بینەرانی خۆشەویست و بیسەرانی ئازیزی بیریان نەخەمەوە کە پێمەڕخوا فەرمووی لە بەهشت کاتێک کە خوا پەروەردگار خەڵات و پاداشتی بەهشتەکانی داوە خوا گەورە مەلەوان حسابکە و بەنسیب مام کات ئەفەرمێ هەستەکە زۆر دڵخۆشە ئەو گەنجە لە بەهشت یا ئەو ئینسانە ئیماندارە لە بەهشت دواتر سەیرەکە پرسیاری ئەو هاوڕێ و برادرەیە کاکە لە دنیا لەگەڵی بووە زۆر خۆر یەکتریان خۆشویستووە خوا پەنامامدا سەیرەکە هاوڕێیەکەی ئەهلی جەهەنەمە خوابمان پارێزی داوا ئەکە لە خوا پەروەردگار ئەڵێ خوایە گیان ئەی وعد و بەڵێنمان پێ نەدرا بوو ئێمە لە بەهشت هەموو خۆشیەکانمان بێن نەدی هەموو ئامانجەکانمان تحقیق بن
جوابی دەرێتەوە بڵێ دەیخوایە گیان خۆشیەکانی بەهشتی من تەواو نابێت ئەو هاوڕێم نێتەوە لای من سیر ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بکە لەسەر تەڵەبی هاوڕێیەکەی لەسەر وەفای برادەرەکەی کە برادێکی باش بۆ بۆی ئەها ئەڵێ برادری باش ماڵی دنیا و ئاخرەتت ئاوادانەکە فریاد ڕستە بۆ دنیا و دوا ڕۆژت بۆ ڕۆژی خۆشی و ناخۆشیت خوای گەورە لەسەر داوای ئەو برادر و هاوڕێ ڕاستەقینەی لە ئەهلی جەهەنەم دەیهێنی تۆی کاتە ئەهلی بەهشت دەی چەند گرینگە ئێمە گەنجان ئێستا لە یەکتر بپرسین ئێمە ئەو هاوڕێ ڕاستەقینەمانین بۆ برادەرەکانمان ئێستا زۆربەی ئەو گرفتەی ئەنجام پێ ناڵێن ئەو هاوڕێتیە کە بخۆیانیان پێ کردەوە ڕەنگە لە پێناو پەیوەندیەکی هەڵەیە هاوڕێتێکی هەڵەیە زۆر شت لە بین ببە دەتوانین ئێستا وا بڵێن نەگەیشتینەتە کۆتایی ڕێگا وانە لێرەوە هەستمان کرد هەر بەجددی بەشێکی گەنجان لەو هەموو ڕوخسار و جوانی و ئەو ژینگەی کە خوای گەورە پێداون هەر لە خۆی بیرەکە تووڕەیە هەر لە خۆی سیرەکە باش دەپرسیارکە بەشێکی ئەو تووڕەیەت یعنی ئامانجی چ بووە هەدەفت چ بووە دەستکەوتێکت تێدا هەبووە نەخێر دابڕاوی ئەوجا کاریگەری یەکێک لە هاوڕێیەکانتە بۆ ئەو کاریگەری میزاج بوون بۆ ئەو کاریگەری تووڕەبوون بۆ ئەو کاریگەری سلبی بیرکردنەوە بەسەری دازاڵبی دەی تو هاوڕێکی باش بە هەمیشە لە ناوەندەکانی خوێندن مامۆستا بە ڕێزەکان و دڵسۆزەکان یا لە ناو خێزان دایک و باوک چمان پێ دەڵێن هاوڕێی باش هەڵبژێرن کەسایەتی باش هەڵبژێرن و هادەقەکانی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر لە شوێنی خۆیەتی مرۆڤ لەسەر دینی هاوڕێیەکەیتی خۆشەویستی لەگەڵ چێبی حەشر لەگەڵ ئەوە بەڵام با لێرە ئێمە پرسیاری دووەم بکەین تا چەند ئێمە مانانیش تۆ گەنجێکی دیکە هاوڕێیە باشترینەکەی بۆ هاوڕێیەکەی ئەوە جێی پرسیارە وانە ئێمە دەمانەوێت برادەکان مناتی بچڵانیە بەڵام قەدەرن ئەو برادەکەمان لە ژینگەیەک بە شێوازێک بە جۆرێک کاریگەری هەندێک قۆناغی تەمەنی لەسرە بە سلبی لە دەوروبەر هەر کەسێک بەڵام دەیوەرە مادەم تۆ هاوڕێیت و ئەو پێویستی بە تۆیە ئەو پێویستی بە ئاراستە و ئاماژەی تۆیە دکتۆر تاوان من ڕەشبینیم پێم وایە گەنجانی وڵاتی ئێمە نەک باشن زۆریش باشن خدا بە شایە دەگرم دوێنێ ئێوارە من ئەمان نمونەیەکی حەیە هەنێ چوار گەنج لە بەردەم مارکێتێک ینی گوێم لێ بوو هەر بە گوێی خۆم ینی مشتومڕیان بوو لەسەرەوەی تەنها 1000 دیناریان پێ چۆن بتوانن شتێک بکڕن پێکەوە بیخۆن ینی تۆزی سێری و گەنجانە مەکرد ینی بڕات هەبێ گربیان ویسیا ڕەنگە بشانێتە مارکێتەکە و شتی شامێنەوە پارەشانەدای ئاسایی بەخۆنە قڕەباڵە بۆ توانێ بوو کەواتە ئەو بزافێ زۆرەی کە بەرامبەر گەنجانمان هەیە بێمێدیانەکەن ویان لێیەکەن کە چاوەڕێی دەستی حکوومەت بن بزافێکی زۆر بەلا ڕێدابردن هەیە ئەو هەموو وێنازێنیان بۆ دروست کراوە دیمەنی جوانی خەیاڵی و مەجازی لێرەیە لەگەڵ واقعی ژانی ئەمە یەک ناگرێتەوە بەڵام دەبینی دەست پاکن داوێن پاکن تۆ سەیری وڵاتی کوردەواری کە بزانە ڕۆژانە چەند هەواڵی دەست درێژی دزی کوشتنێکی بڵین بە ئەنقەستی بەو شێوەی لەسەر بنەمای حەز و بۆ کۆمەڵێک پارەوەمانە باسی کۆمەڵی ڕوودا و ناکەم کە هەر هەن یعنی لە کۆتاییە ئەم گەنجە جوانانە چی بکەن ڕەنگە سەد بەڕاستی خۆی نەزانێن گوێ لە بەڕێز دەگرێت گەنجێکە لەو مەرحلەیە هیچی نییە چی بکە هیچ هەنگاوێ بچێتە پێشترەوە ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگرد پرسیارەکەم درێژ بێ ببوورە کە باست لە هاوڕێی باش کرد ڕەنگەش کۆمەڵێک هاوڕێ هەبێت پێویستەکە ئیتر بیگۆڕێ کۆیان کاتەوە کەمیان کاتەوە لەم جانجاڵیە بەڵام هێشتا ڕۆحێتە پاکە جوانە سافەکەیان ماوەتەوە بەڵام لە کۆتاییەوە ئەرکی ئێوەشە ینی ڕێنمونیان بکەن ڕێگاکەیان زیاتر ڕۆشنکەنەوە بەڵێ وەڵام من هەر لەو نمونەی کە جەنابەت هێناتەوە بەڕاستی وێنەیەکی زۆر زۆر جوان بوو چەند خۆشە ئاوا تەرکیز بخێنە سەر ئەو خاڵە جوانانەی کە گەنجان شەهامەت جوامێری بەدەمەوە چوون حەزی هاوکاریکردن یعنی بەشێکی زۆری پلان و مؤامەرەکان بەڕاستی لەسەر ئەو کۆمەلگەی ئێمەیە و ئاراستەی گەنجانی شەکرێکە ئەها یعنی ئیهتیمامدان بە زۆر مەسەرەن زەخکردنەوەی ڕەخنەگرتن بێزاربوون زۆرێک لەو بابەتانە دیسان خۆراگری گەنج زۆر گرینگە خۆشارەزاکردنی کات دابشکردنی ئەگەر ئەمە هەر بە نمونەیەکی بەرچاو بۆ حاڵی بوونی بینەرانی بەڕێز و خۆشەویست دەڵێ ئەو گەنجانەی سەرکەوتون پێویستە متابعی ژیانیان بکرێت ئایا پارە لە پشتیانەوە بوو یا پێگەی خێزان یا شەرتە لە زانکۆیەک لە کۆلێژێکی زۆر گرانبەها و ئیحتیمامێکی زیاتر نەخێر بەشێکی زۆری گەڕاوەتەوە سەر ئەوەی تا چەند خۆی طموحی هەبووە ئەو قسە جوانش ئینسان تا طموح و حەز و خەونی زیاتر بی دەستکەوتەکانی زیاتر و زۆرترن ئەوە زۆر گرینگە ئیدی ورتر وەرە سەیری ئەو گەنجانە بکە کە ئیبداعیان هەیە داهێنکاریان هەیە گۆڕانکاریان هەیە نوێخوازیان هەیە هەمیشە ئەوانە بوون شەرت نییە زۆرترین کۆششیان سەرف کردبی جوانتر بە ڕێگادا ڕۆشتون بەگەشتبینیەوە هەوڵی کورد بڕیان داوە شەرت نییە زۆر بڕی
بۆ نمونە باسی گەنجێکی سەرکەوتو دەکرێت لە قۆناغەکانی زانکۆ هەمیشە ئەکتیڤ و چالاک بووە و لە گەنجە یەکەمەکان بووە دواتر لە زمان زیاتر لە 5 زمان قسەی کردووە یعنی نمونە زۆر نمونەی لەو جۆرە گەنجانەمانێت دەڵێ دوایی کە لی پرسیارەکەن لە پێدانی خەڵاتێکی وەکو چەند گەنجێکی داهێنکار ناویان تۆمارکرا تشتێک زانن جوابەکەی لە هەڵوێست و کردەوەکانی کاریگەرتر بووە دەڵێ یاسایەکم داهێنا بە ناوی یاسای پازدە خولەکی دەڵێ زۆر جێی سەرنج بوو تەنیا یاسای پازدە خولەکی چۆنە دەڵێ گوتی وەڵام من هەمیشە گوێم لە نەخشە ڕێگای باشە بوو بەرنامەی وە ئەوەندە سەعاتە بخوێنیەوە ئەوەندە سەعاتە وەرزش بکەی ئەوەندە سەعاتە من تااقەتم نەبوو ئەوەندە زۆر کاتێکی زۆر دیاری بکەم بەشتە تەمۆحم زیاتر بوو گەنج وایە حەزەکە لە کەمترینی کات بە حەز و ڕەغبەتەکانی خۆی بگات دەی باشە دەڵێ داهێنکاریم کە تەنانەت لەو پلان و نەخشە ڕێگایانش کە مامۆسایان و دەرووناسان باسییانە کرد چیت کرد من هەستام 15 خولەکم دانا لە هەموو ڕۆژێک بە بەردەوامی بۆ فێربوونی زمان ئەو 5 زمانێکی ئێستا قسەیەکەم بەرهەمی 15 خولەکی بەردەوامیە لە ساڵ و مانک باشە بۆ تاکیدیش بە قەناعەتەوە بە ئەزمونیشەوە سەرماندی بۆ وانەی لەوێ بوون ئەوەندە زۆر خوێندنەوەی هەمە ئەو هۆشیاریە لە 15 خولەکێکەیە لە 15 خولەکەەوە دەستم پێکرد لێم زیاد کرد بەڵام لێم کەم نەکرد بە بەردەوامی کەسێک ڕۆژانە من دەڵێم 5 خولەکیش بخوێنیتەوە بڕاتەبی بەرهەمێکی باش دەست ئا ناتوانین وا بکەین وهاکەدا بە دوایدا بڕۆ یعنی لە چوارچێوەی ماڵ من لەو هەفتەیە سیمینارێکمە بوو لەگەڵ مەجموعە گەنجێکە بوو ئەمسالی گەنجانی وەکو ئێوە هیمەت بەرز بڕات کە ئەوان چەند پرسیارێکم ئاراسەکەن گوتم ئایا ناتوانین ئێستا لە ئێستاوە پێدا بڕۆینەوە کاتۆ گەنجە هەرە کاریگەرەکەی لە گەڕک لە ڕووی شکل و شێوە نا لە ڕووی قسە خۆشی لە ڕووی تەسامح لە ڕووی لێبوردەی کەشتی زۆر ئاسانن تێچون و پارەی ناوێت باشە لە چوارچێوەی خێزان تۆ ئەو برا و خوشکە بەهێزەی کە دڵی برا خوشکە بچووکەکانت یا خانەوادە و خزم خۆشەکەی ئەها کە ئێمە منداڵ بووین کاریگەری ئەوانەمان لەسەر پلکە پورە مامۆژنە ئەها مامە برایەکی گەورەی خزمێکە هەمیشە دڵی خۆشەکردین قسەیەکی خۆشی بۆ ئەکردین هانو تەجێدان جاری وای چەند کەلیمەیەک بووە نەکاتێکی زۆر دەوەرە تو بەشێک لەو کاتە کەمانەی خۆت بە دیاری بدە ئەو گەنجانە ڕایان بێنە یا ئەبینی دایچێک لە منداڵێک تووڕە ئەبێ تۆ پێی بڵێ دای بەڕێز ئەو منداڵە نیشانەی زۆری جوڵەکانی نیشانەی بەهرەداریەتی بڕواتان هەبی ئەوە هەر هەمووی ئەبێتە سەر ئەوەی کە گەنجەکانمان جارێکی دیکە بە خۆیان دابێنەوە ڕۆڵی بەرپرسیارەتی خۆیان یعنی بەشێکی ئەگەر لە من بپرسن کە پرسیاریشتان کرد بە هەرە و توانای گەنجان لەکوێ دەدۆزرێتەوە من دەڵێم بەشێکی لە ئیتماماتی شخصی و کەسیە بەشێکی لە دەست هەڵگرتنە لە میزاج بوون هەر بەتەنها مەڵێ خۆم برسیمە هەر بەتەنها مەڵێ خۆم بێتاقەتم هەر بەتەنها مەڵێ کوا بڵێنەوە کە کەسی دیکەش لەگەڵ من برسی بێ هەر لە چوارچێوەی ماڵەکە لە چوارچێوەی هەوڵدە بە دەستە جەمعی بڕوا بکە ئەوە بەرهەمێکی زۆر گرین بێنێتە بەردەم لە هەستکردن بەر پرسیارەتی کە خۆت دڵت خۆش نیە هەوڵ دەبزانەوە کە کەسێکی بە یەکەوە دڵخۆش بن بە یەکەوە ئامانج بنین یعنی بڕوا بکە وای لێ دێ ئەو حەزەی کە گەنجێک لە گەڕەچێک هەیەی کاریگەری لەسەر هەموو گەنجانی گەڕک بووە ئاینی ئیسلام زۆر گرنگی بە گەنجداوە جیاوازی بەڕاستی گەنجێکی مسلمان کە بەڕاستی ئاینی ئیسلامی جوان وەرگرتە بێ لە کردار و اخلاقیا ڕەنگیا بێتەوە و تا چەند ئەمەوە ئەکات هەم خۆی بدۆزێتەوە هەم کاریگەریشی هەبێ لەسەر دەوروبەر و لەسەر ژینگەکەی خۆی و بتوانێت جێ دەستێ جێ بهێڵێت بە تاکید زۆر زۆرە دەقی ئاەتەکانی قورئان خوا پەروەردگار زاراوەی گەنج لە چەندین شوێن بەکاردەینی دەیبایمە ئەو گەنجانە بین کە بەشارەتی قورئانمان وەرگرتبی پێغەمبەری خوا سەڵات سەلامی خوا لەسەر بێ یەکێک لە ڕۆژە هەر ناخۆشەکانی قیامەت باسەکە باسی گەنجانەکە شاب نەشأ فی عیبادەتی الله لەژێر عەرشی خوا پەروەردگار حەشر کرێت یعنی بەشارەتی زۆر زۆر هەنە نمونەی زۆر جوانمانێ ئەحنەفی کوڕی قەیس لە مێژوو ناوی دێت بە ئەحلەم الناس هێمنترین و هادئترین و دەتوانین بڵێن گەشبینترین کەس زۆر بە تەسامح و لێبوردە بووە یعنی وەکو دەڵێ ناوی چۆتە ناو مێژوو لێپرسن باشە بەڕاستی معجەبین بەو حەلیمی و هێمنی و لەسەرخۆیی و ئەکتیڤ و چاڵاچێک دەڵێ ئەنە لەست بحەلیمی نەخێر من وانیمە ولكن ئەتەحەلەم هەوڵم دایە کەسێکی هێمن بم ئەها سیرکەن ئەو کەسانی کە زۆریش ناوبانجیان دەرکردو دە ئێستا گەنجێک کە گوێ لێمانە ئەگەر بڵێ تا ئێستا من کەسێکی تووڕە بووم و کەسێکی بێ حەوسە دەکرێت خۆی دەستەکانی خۆی کە لە بچ بکات و بڵێ تەواو من هەروە بووم ژینگەکەم وا بوو دایکم باوکم و حکومەت و فلان و ئەوە نا بڵێ لەمە دووە دەیبینن کە ئینشاءالله وا دەبم وەکو ئەو پەندە عەرەبیەش لە شوێنی خۆیەتی بڵێ لیسان الحالی ئەخوا من لیسان المقال بە زمانی کردا هەر پاڵەپەستۆیەک بۆ دروست کرا هەر ناوبانگێکی خراپت لەسەر هەر بە جۆرێک ئەزیەت درای لە ڕووی دەرونیەوە مەشڵەژێ بێتاقەت مەبە تەسلیم مەبە بڵێ وەکو کوردەواری خۆمان دەڵێ عفوت فەرموو لەمە دوای پێ دەڵێم کە من چۆم من نەک بە زمانی هەڕەشە هەر بە کردداری خۆت باشە گەنج بۆ بشتێنرێتەوە بۆ پێی بڵێن کەسێکی بەو شێوازەی کە لە حقیقەتی گەنجاندا ئەکتیڤی چاڵاچی تاقە توانە بەدەمەوە چوون هەموو شتێکی جوان لە گەنجوانە دەرکەوتن وەکو باسمان کرد جوانە بەڵام دەرکەوتنێکی کاریگەر دکتۆر تا ئاستی هۆشیاریمان بەرز بێ بەرامبەر مامەڵەکردن لەگەڵ گەنجان هەستەکانیان یعنی من پێم سەیرە
ئەمانەی ئێستا بڵێن باوکو و خاڵ و مامی ئەمە ڕۆژگارێک بەلایانی کەم 20 ساڵەمە و پێش 30 ساڵەمە پێش لە شوێنەکەی من بوون ئەبێ هەست بەو حاڵەت و هەیەجانی منی گەنج بکەن یاخود ئەوی گەنج بکەن کە مەسەلەن وەکو باس کراوێت لە ماوەیەکی کەم پێ بگایامانە چۆن ئەڵێن هۆشیاری تەندروستیمانە بێ هۆشیاری ژینگەیمانە بێ بۆ شارەکەمان و خۆشمان باش بین ئەگەر هۆشیاری مامەڵەکردن لەگەڵ گەنجان یاخود بە چاوێکی گرنگیەوە گرنگی بە مامەڵەکردن لەگەڵ گەنجان بدەین خوێندنەوەی بەڕێز چییە ئەو گەنجێکی ئێستاکە بۆ نمونە 15 ساڵە 16 ساڵە لە 20 ساڵی داهاتوو لە 10 ساڵی داهاتوو توانێت چی گۆڕانکاریەک بکە یا ئەو گەنجەی ئێستاکە توانە وزەی لە بەردەسایە ئەگەر بێت و ئیحمال بکرێ 20 ساڵی تر گەنج نییە 30 ساڵی تر ببینێن بۆ سڵح ڕاستە فەرمی دەست خۆش بی یعنی جارێ گرینگە دایک و باوک وەکو دەڵێ سەرمەشقێکی باش بی ئاماژەکارێکی باش بی بەڵام جاری وایە دایک و باوکانیش بەو پەر ڕێز و خۆشەویستیمان ناتوانین حەدی ئەومان نییە لە شەعنی دڵسۆزی ئەوان کەمکەینەوە بەڵام جاری وایە لە بەرامبەر یەکتریش حتا هاوسەران لەگەڵ یەکتر جاری وایە دڵسۆزانە دەیانەوێت موداخەلەیەک بکەن بەڵام ئایا تا چەند لێزانانەیە ئەو هەنگاوە هەنگاوی دڵسۆزانە هەیە بەڵام ئایا ئامانجی پێکاوە لێزانانەیە بۆی ئەوە دەڵێم هەنگاوەکانی دایک و باوک لە قۆناغێکی حەوت ساڵی یەکەم دەکرێت جۆرێکی پەروەردەی ئیلزامی و ئیجباری بەڵام بە ڕێخۆشکردنێک لە حەوتی دووەمەوە دەبێ هاوڕێتی و هاموشۆی لەگەڵ بێ ڕێخۆشکردنی لەگەڵ بێ ئاراستەکردنی بە بەرەو شوێنێکی دیکە لە حەوتی سێەم بەڕاستی دەبی اختیار بدەیە بەردەستی تۆ ژینگەت بۆ لەبار نەکرد ئەو لەوێ هەڕەشە و لێتوڕەبوون و مخاتەعە و دەرکردن لە ماڵ و هیچ سوودی نییە بۆیە لە هەر قۆناغێکیش بووین لەوانە ئەو ڕۆڵی بەرپرسیارەتە دەکرێت ئەو دایک و باوکەوا لەو گەنجە بکە ئەگەر بیدایەتیش بە زۆری بە عینادینا بەڵام دەستی بگری بیباتە سنتەرێک کە خولێکی بۆ نمونە بیرکردنەوەی هەیە یا ڕوئیەی مستەقبەلی پلانی داهاتوو ئێستا وڵاتان ئیتیمامی زۆر بەوەدەن زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان زۆرترین تەرخانکردنی بودجەیان بۆ ئەو جۆرە بابەتانەیە کە چۆن ئامانجی وڵاتەکەیان چۆن ڕوئیای وڵاتەکەیان چۆن دیدی گەنجەکانیان دەزانن وڵاتی وا هەیە ڕوئیەی مستەقبەلی 50 ساڵی نووسیوە هەیە زیاتر هەیە بۆ 200 ساڵ و 300 ساڵ باشە هەیە مەسەلەن وەزارەت هەیە لە هەندێک لە وڵاتەکان وەزارەتی سەعادە بەختەوەری وەزارەتی مستەقبەل دەی باشە چوارچێوەی ماڵێک ئەگەر دایک و باوچێک بڵێ من ئەو ماڵی خۆم وەکو حکوومەتێکی بچکۆلانە ئەبینم کە حقەتیشی وایە کوابزانم کوڕەکەم کچەکەم وەکو بەرپرسێکی دەوڵەت مامەڵەیان لەگەڵ بکە وەکو گەنجێکی کاریگەر مامەڵەیان دەکەن ناکرێت یا کۆبنەوەی هەفتانەکەم هەمیشە باسیەکەین گرینگە زەرورە دایک و باوکی بەڕێز بەڵێ جەنابەت سەرقاڵ و مەشغوڵی بەڵام دانیشە لە جەلسەکە و ڕۆڵی بەرپرسیارەتەکە ئەو هەفتە بدە بە کچە گەورەکەت هەفتەی داهاتوو بدە بە کوڕەکەت هەفتەی داهاتوو بدە بە منداڵە هەر بچووکەکەت یەل کوڕی خۆم کچی خۆم یاڵا ئەوە کۆبنەوەیشی خێزانیمان هەیە زۆر کات ناگرین هەر نیو سەعاتێک دیاڵە من لە قورآن خوێن خۆتان جەلسەکە بەڕێوە ببن دایکی بەڕێز بڵێ من فەرمایشێکی پێغەمبەری خواتان بە کوردی و بە کورتی بۆ باسەکەم وەرە ئەو کتێبێک کە خوێندوتانە لەو هەفتەیە وەرە ئەو هەڵوێستە جوانانەی یا ئەو کارە باشانەی کە کردوتانە بڕواتان هەبی ئەو ڕۆڵی بەرپرسیاری جێرانەوەیە و دەستگرۆیی گرتنە من دیسان دەڵێم ینی شتەکان لەسەر یەکتر قورس نەکەین لە هیچ شوێنێک نەبووتە درەنگ لە هیچ شوێنێک نەبووتە درەنگ ئەلێرەوە دەست پێ بکەین هەنگاو بنین ئینشاءالله ئامانجی خۆمان پێکەوە کۆتا پێیان بت بۆ گەنجان ئێستا گەنجانمان هەموو خەم و هەمیان ئەوەیە نیشتیمان بەجێبێڵن یاخۆت هەموو خەمیانەوەیە کە بیر لە ناومێدیەکان و لەو ناڕەحەتی و بارودۆخەی کە وڵاتی لە نەبوونی بێکاری و بێئیشیە بیر بکەنەوە پێیانمە چییە بۆیان ئێمە چی بکەین گەنج دەتوانێت چی بکات بەڵێ گەنجانی ئێمە چەند شتێکیان لێ تێکەڵ بووە بەشێکی ڕۆیشتنیان بێزاریە لە وڵات و بێبەرنامەیە ئەگەر خۆیان وەکو دەستپێکی بەرنامەکە باسم ئەکتیڤ بوون لە هەموو شوێنێک خەڵک داوایانەکە ئیشیان دەستەکەوێ کەسایەتیان دەستەکەوێ و هەر جۆرە حەزێکیان پێگەن وەکو شارەزانیش دەڵێن هەر جۆرە حەز و تموحێکت هەبوو مادام لە دڵدا مەبەستت بوو هەنگاوت بوونا تۆ خاوەنی ئەو پرۆژەی بەدڵنیاییەوە جارێ بەشێکی بێزاربوونە ئەو بێزاربوونە عوزرمان نییە گۆڕانکاری بە کەسایەتی خۆمان بینین ببینە کەسێکی ئەکتیڤ و چالاک ئەوە گرفتەکەت نەما دواتر حەزی بینینی وڵاتانی جیاوازە هاوڕێکی لەوێ برادێکی لەوێ کەسێکی شێوازی مەشروع ئەگریتە بەر و تووشی کۆمەڵە گرفت و کارە سادەبی ماڵەکەی تووشی قەیرانەکە خانووی لە ژێر سایە و سێبەری دایک و باوکی دەردێنێ خۆشیەک بۆ ئەوە چییە من لێرەوە دەڵێم بە چەندین گەنجانیشم گوتووە حەزی ڕۆیشتنە دەرەوەی وڵاتەیە بەڵێ لە کۆمپانیایەک ئیش بکە تێچوونی سەفەری گشتی وڵاتێکت بۆ ماوەی مانگ و 20 ڕۆژێک لەسەر ئەو کۆمپانیایە کە تۆ گەنجێکی ئەکتیڤ و چالاکی حەزی سەردان و ئەوەتەیە گەنجێک بە خاوەن شەهادە بە هەر لە تەقدیمکردنی ڤیزەکەت هەر وڵاتێک کە بتەوێت پێتە درێ بۆیە هیچ حەزێک هیچ ڕغبەتێک هەر حەزێکت هەیە بەڕێگایەکی مەشروع بیری لێ بکەوە پێیەگەی
حەزی وڵات نیشتە جێبوون لە وڵاتێکی جیاواز ڕۆیشتن بە وڵاتێکی جیاواز بەدەستێنانی سەرمایەکی باش بە پرس و ڕاوێژ و مەشورەت و حەزت لە کەسێکی ئەکتیڤ و چالاکبی بە ڕێگای نامەشروع داوا مەکە لە ڕێگای شتێکی وا مەکە ببیە معجەبوون و گاڵتە جاری خەڵک ببە ئاماژەکاری خەڵک ببە جێی ئاماژەی دەست و چاوی خەڵک. دەستەکانە خۆش بێ. زۆر سپاس بە دکتۆر ئەحمەد جەمال ڕاهێنەری پەرەپێدانی خۆت کە لەم تەوەرەیە لەگەڵمانە. دەستان ساغ زۆر سپاس بێ.